بەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان، خۆشحاڵین جارێکی کە بە یەکشا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان، ئەلبەتە ئێمە قسێکمان لەگەڵ شتێکمان بە بەڕێستان وت بە هەموو لایەگوت کەوتمان ئێمە لە مەولا پێگەی فیلمسازان وەکو پێگەیەکی فەرمی دێتەوە خزمەتتان و هەموو ستایلەکانیشمان جیاوازە بێت. ئێستا فیلمسازان دەستمان بە کۆمەڵێ وانەوتنەوە کردووە، وانەوتنەوە لە بواری گرافیک دیزاین، وانەوتنەوە لە بواری چنین، ئێدیت، مۆنتاژ و هەروەها براشتان لە بواری فیلمی مۆبایل کە با بڵێن هەر کەسە چۆن بتوانێت بە مۆبایلەکەی دەستی فیلمێ دروستکات. اینجا ئەم شەو ئەمانەوێ باس لەو بابەتانە بکەین، بزانین چەند ئەم ماستەر کلاسانە پێویستە بۆ میلەتی ئێمە، بۆ نەوەی ئایندەمان، بۆ ئەم نەوە گەنجە جوانانەمان چیان بۆ بکەین، چۆن ڕێیان پێنیشان دەین. زۆربەیان دەرفەتێکیان بۆ نەڕەخساوە کە بچن لە بەشی فیلمسازی بخوێنن یاخود لە بەشی گرافیک دیزان بخوێنن، کەوتونەتە جێیەکانی ترەوە، بوارەکانی خوێندنی ترەوە. بەڵام لە ڕێ ئەم ماستەر کلاسانەوە چۆن بتوانین ئێمە وایان لێ بکەین بەرچاوڕوونیەکیان بینێ ئاشنایان کەین بۆ ئەوەی گەشە بم بوارەی خۆیان بدەن. و لایەنێکی کەش هەرسێ ئەم لایەنەی کە ئێستا باسم کرد بۆ بواری بازرگانی زۆر زۆر پێویستە. اینجا ئەم شەو باس لەوە ئەکەین پێویستیەکەی ئەم بوارانە چییە بۆ بواری بازرگانی. ئازیزان، ئەم شەو هەردوو هاوڕێ ئازیزم کە کۆیار جەمال و بە یەک دقەیەک ئازیزان بیخەمە سەر کا کۆیار جەمال گرافیک دیزاینەر و مامۆسا ئەحمەد ئەویش هەروەها مۆنتێر یا ئیدیتەر یا بە کوردی پێڵێن چنینەر. یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاوە. ئازیزان، لە کامتانەوە نازانم پرسیارەکەم دەست پێ بکەم بزانین ئەم ماستەر کلاسانە بۆچی پێویستە. کاک کۆیار لە با پرسیارەکەم لە تۆ بێ، بۆچی پێویستە، بۆچی وا پێویستە کات ئێمە هەوڵ دەین کۆمەڵە فێرخواز ئاشناکەین بەوەی کە چۆن بزانن لە بواری گرافیک دیزاینە بتوانن بژێوی ژیانیان دابینکەن، بتوانن کارە هوەری و دیزاینەکانی خۆیانیان جوانکەن. ئەتوانی شتێکمان بۆ باسکە لەو بارێ؟ زۆر وەکو بابەتی خۆفێرکردن یا ڕاهێنانکردن لە بواری بابەتی گرافیک دیزاینە، ئێمە ئەبێت لەو بوارە تۆزێک جیاوازی سێ شتەکان بکەین، ینی ورتە بڕۆی لەناو مۆزوعەکان و لەبەرەوەی ئێستا زۆرێک شوێن و وەکو ڕاهێنانکردن و وەکو ئەوەی کە خوارد ئەخەنە بواری فێربوونی گرافیک دیزاین کە لە بابەتی بازرگانیە بەکارهێنرێت بە دیوێکی زۆر کۆپیکرا دەستیان پێ کردووە. ینی کە کەسێک ئێوێ بە گرافیک دیزاینەر یەکسەر ئەچێت سوود لەو بابەتە کۆپیکراوانە و یاخود ئەو ڕاهێنانە کۆپیکراوانەکە کە لە دنیای ئیشی لەسەرەکەێت بە جوانتر بڵم لە جیهانە ئیشی لەسەرەکەی بە تایبەت ستایل لە مۆدێرنەکانی ئەوروپا. ئەمە زۆر کات جێگەی نابێتەوە لە ناو ڕکلامی کوردی یاخود بازرگانی کوردیە، لەبەرەوەی هێشتا ئەو بەرچاوڕوونی ئەو ئاستی بینینەمان نییە کە تۆ توانای ئەوە دەبێ ڕکلامێکی تەواو بیانی بخێتە ناو ڕکلامێکی کوردیەوە. درەم قەنەعەتەکرێ بەم شتە. بۆیە زۆر گرنگە کاتێک کەسێک ئەوێ بە گرافیک دیزاینەر لە بابەتی خۆفێرکردنی گرافیک دیزاینە ئایدیا و کللتوری کوردی خۆی تێکەڵاو بکاتەوە لەگەڵ ئیشەکانی خۆیان. یعنی توانای ئەوەی هەبێت کاتێک ڕکلامێک وەرەگرێت دیزاینێکی بۆکە مۆرجێکی کوردیانە یاخود مۆرجێکی شوێندەستی خۆی بەجێ بێڵێ، نەک سوود لەوە لەوە وەرگرێت کە هەر دیزاینێکی بێتە پێشەوە یەکسەر بڕاتە ناو ئینتەرنێت و کۆپێکی وەرگرێت و ئەم ویشێکیا بڵاو بکاتەوە. واتە ئێمە هەدەفەکەمان ئەوەیە، ئامانجەکەمان ئەوەیە کە یەکێک خۆی ئەخاتە بواری فێرکردنی گرافیک دیزاین بە جۆرێک بێت لە ئایدیا و فکری خۆیەوە ئیشەکان دابڕێژێت و توانای ئەوەی بێت بیخاتە سەر پەڕەیەکی سپی، نەک فێرکردنێکی کۆپیکرا. باشە، ئەی مامۆستا ئەحمەد گیان، تۆ بۆ چوونت چۆنە بۆ چنین مۆنتاژ ئیدیت؟ من برا هاوڕێیان بۆیە هەر سێ وشەکە بەکارێنم، چونکە ئێستا کۆمەڵێکەیە پێی خۆشە وشەی ئینگلیزی بەکاربێنێ ئەڵێ ئیدیت، وە کۆمەڵێکشمان کۆن
هەر فێربووی ناڵێن مۆنتاج بەڵام وشەیەکەی کوردی جوانەیە چنین بۆ چنین بەکارنێنین اینجا بۆیە من جارجار هەرسێ وشەکەڵێم مامۆستا ئەحمەدجان تۆ بۆ چوونت چۆنە لەسەرەوەی کە ئێستا ئەم ماستەر کلاسانە چەند زەرورە چەند فەرە ئەمە بە بادینی ئەڵێن فەر یعنی زەرور پێویستە بۆ ئەمڕۆ بۆنەوەکانمان و بە تایبەت بۆ بواری بژێوی ژیان با لەو خاڵەوە دەست پێ بکەین. دەستخۆش کاسەکوجان زۆر سپاس دەرفەتێکی جوانە و بابەتێکی زۆر جوانە و بە زەرور ێزانم لێرە باسی بکەین. سەبارەت کاکۆیار بابەتێکی وروژان بابەتی شوناسی با بڵین شوناسی کوردی بە کارەکان تۆ دیاربیان بڵین ئەگەر بێنەوە سەر بوارەکەی خۆم باسی شوناسی فیلمی کوردی بکەین لە مۆنتاژەکان تا چۆن توانی شوناس لێ دروستکەی هەڵبەت مۆزوعی شوناس بابەتێکی زۆر قوڵ و بابەتێکی زۆر وردە من تەواو خۆمی لێ نایەم ئەو کەسانی کە لە تیۆری بابەتی فیلم و لە تیۆریە زۆر زۆرترن پێویستەکات ئەوان زیاتر باس بکەن بەڵام سەبارەت بە بابەتی کۆرتی مۆنتاژ لە فیلمە یان هەر بوارێکی ترە یاخود ماستەر کلاس بە گرنگیشی زۆر ێزانین و ئێمە لێرەیە ئامانجمان ئەوەیە کاتێک ئەم جۆرە ماستەر کلاسانە دروستەکەین ئامانجمان ئەوەیە کە خەڵک تێبگات کە بینەر تێبیان هەر کەسێکی تر کە بەشداریەکە تێبگات کە مۆنتاژکردن بە تەنها چەند دوگمەیەک نییە بە تەنها چەند تەکنیکێکی کۆمپیوتەری نییە کە هەموو کەس دەتوانێت لە ڕێی یوتوبیشەوە ڕەنگە فێر بێ بەڵکو مۆنتاژ بابەتێکی سایکۆلۆژیە بابەتێکی تەواو هونەریە ئەتوانین بڵین هونەری مۆنتاژ خۆی لە خۆیان بە تەنیا هونەرێکە و مۆنتاژ زۆر جار لە لێرە یان با بڵین لە کوردستانی خۆمانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەنتیقەیە باباسی کوردستانی خۆمان بکەین بە تایبەت زۆر جار ڕۆڵی مۆنتێر کەمێک ون ئەبێت کەمێک ئەو کەسانی کە مۆنتاژەکەن یان ئەو کەسەی کە مۆنتێرە ڕۆڵەکەی ونە زیاتر باس پێوە پێڵێم ئەم ڤیدیۆیە تەسویرێکی زۆر جوان کراوەیانە ئەکتەرە ڕەنگە ئەکتینێکی زۆر باش ئەکات بەڵام بە هیچ جۆرە نایەنە سەر بڵێن ئەم مۆنتێرە لێرە کەتێکی زۆر باشی کردووە لە ڕێم کەتەوە توانێتی چیرۆکەکە بژارێتەوە لە ڕێم کەتەوە توانێتی هەست دروستکە لە ڕێ ئەم کەتەوە توانیوێتی ڕیتم لەم فیلمەیە یان هەر بابەتی تر بێت ڤیدیۆیەکی سۆشیال میدیا بێت کارێکی ڕێکلامی بێت ڕیتمی تیا دروستکە بە هیچ جۆرێک کەمترین جار باسی ڕۆڵی مۆنتێرەکرێت کە خۆی لە ڕاستیە ئەتوانین بڵین مۆنتێر دەرهێنەری دووەمە چیرۆکبێژی دووەمە چیرۆکنووسی دووەمە مۆنتێرە لە ئاخیرە هەست و ڕۆح ئەیە بە ڤیدیۆکە چ ڤیدیۆی سۆشیال میدیا بێ یاخود چ ڤیدیۆیەکی کاری سینەمایی بێت فیلمێک بێت یان هەر جۆرێک لەم بوارانە بێت کە لە ڕێگەی مۆنتاژەوە بەرهەم بێت بۆیە من بە گرنگیەک و ضروریشی زۆر ێزانم باسکردن و وتنەوەی ئەم جۆرە کۆرسانە بۆ ئەوەی قورساییەک لە کۆتاییە بگەڕێنینەوە بۆ هونەرێک کە ناوی هونەری مۆنتاژکردنە هونەری ئیدیتکردنە. زۆر سوپاس مامۆستا ئەحمەدجان ئەلبەتە منیش ئازیزان خەریکی وانەوتنەوەی فیلمی مۆبایلم کە چۆن بە مۆبایلەکەی دەست تۆ بتانی فیلمێ دروستکەی لێرە مەبەستەکە بەس وشەی فیلم نییە فیلمێکی درامی بەڵکو گەلێ جار کەسانێکمانەیە چێ بۆ ئاهەنگێکی بە یەکگەشتنی دوو کەس یا بۆ ئەو بۆنە تایبەتیانی وەکو بۆنەی لەدایک بوون یاخو هەر بۆنەیەکی کە لە سەیرانێکە لە جێیەکە بۆنەیەکی تایبەتیان نەبێ ئەبینین سێرەکەی نازانێت کامیرەکەی چۆن بەکاربێنێ من ئەلبەتە لە چۆنیەتی گرتنی کامیرەوە باسییان بۆ ئەەکەم ئەو کامیرەی مۆبایلەی دەستی مەبەستم و هەروەها چۆن بیرۆکەیەک بدۆزێتەوە بۆ ئەو بۆنەیە لەو بۆنەیە چی بیرۆکەیەکی هەبێت بۆ ئەوەی هەوڵدا زیاتر سەرنجی هەمووان ڕاکێشە بۆ بۆنەیە اینجا فیلمی مۆبایل تۆ توانی ڕێکلامی پێ بکەی ئەتوانی وەکوتم ئەو بۆنانەی پێ تۆ مارکەی و هەروەها ئەتوانی فیلمی بەڵگە فیلمی پێ بکەی فیلمی با بڵێن ڕێپۆرتاژی پێ بکەی بۆ تەلەڤزۆنەکان ئێمە ئازیزان زۆرێک لەو چاوپێکەوتنانەی کە لە دەرەوە ئەکرێت لە دەرەوەی ستۆدیۆی تەلەڤزۆنەکان زۆربەیان بە کامیرەی مۆبایل کردویانە با بڵێن
کامیرەمانەکانی ئەو تەلەڤزۆنانە پێتان سیر نەبێ ئەو تا لە تەلەڤزۆنەکەشەی بینین زۆر جوانە کەواتە ئێمە ئەتوانین هەر بەو کامیرەی مۆبایلە با بڵین ڕێپۆرتاژی پێ بکەین ئەتوانین کاتێک کە تو لە سروشتای لە جەیەکی شوێنەوارای لە جەیەکیت ئەتوانی بەو کامیرەی دەست ڤیددیۆی پێ بگریت وە ڤیددیۆکانی شت وا بێت کە وەکو هەر یەکێک لەو ڤیددیۆیانی کە شایستەی ئەوەن لە فیستڤالەکان پێشان بدرێن لە تەلەڤزۆنە پێشان بدرێت بۆ نا زۆر ئێستا لەم کاتەشە کۆمەڵێ فیستڤالی مۆبایل هەیە و ئەوەتانی وەکو باسم کرد ڕێپۆرتەر با بڵین پێشکەشکاری تەلەڤزۆنەکان لە مەدانی کاتێکە لە جێیەکان یەکسەر هەر بە کامیری مۆبایل تەسویرەکەن و دەنگ شەگەێن و گەین بە تەلەڤزۆن اینجا کەواتە تۆشە توانی بیکەیت اینجا من لەم ماستەر کلاسەی خۆمە ئەو ڕێ ئاسانکاریەتان بۆ ئەەکەم کە چۆن بتوانن ئەو مۆبایلە بەکاربێنیت و وە بۆ ئەو مەبەستت جوان جوان بەڕوە ئەکادمیەکەش بەکاری بێنی تا بە کەڵکی موجەیەک بێت و هەروەها تۆ ئەتوانی هەر ئەو ڤیددیویانت وا تۆمار بکەیت زۆرترین کە سەیری بکات ئەتوانی بازاڕی پێپیا بکەیت وەکوتم کە ویست ڕیکلامی پێ بکەیت ئەتوانی بازاڕێکی باشی پێپیاکەی بچینە سەر خاڵێکی کەەوە بزانم ئازیزان باشترە مامەسا کۆیار وانەکەی تۆ ئەو وانەی کە تۆ ئەیڵیتەوە لەم کاتەیە فێرخوازەکان چۆنن ئیستجابەیان با بڵێن تەشویقیان چۆنە هاتنیان بەرەو پیری ماستەر کلاسەکەی تۆ چۆنە وەکو مۆزوعی گرافیک دیزاین چونکە لەبەرەوەی کە هەر لە کۆنەوە بڵێن زۆر دەمێکەیە بواری گرافیک دیزاین جیاوازترە لە هەموو پێکەکانی کە لەبەرەوەی ئێستا زۆربەی زۆری هەلیکارەکان کە بڵاو ئەکرێتەوە خەڵک ئیشی لەسەرەکات چۆکو فریلانسەر بە یاخو کۆمپانیەک داوات لێ بکەیە وەکو کەسێکە بە پارچە ئیش بکەیت پارتایمیش ئیش بکەیت گرافیک دیزاین زۆر لە پێشترە وەک لە بواری مۆنتاژ و بابەتی فیلمسازی ینی بەداخۆ کە شتەش وایە چونکە شێوازی ئیشکردنەکە وای دروست کردووە لە کاتێکە هەرسێکیان گرێدراوی یەکەنە بێ هەرسێکیان لە کۆمپانیایەکە هەبن لە شوێنەکە هەبن کە بیانێت بابەتی فرۆشتن و بابەتی بازرگانی بکەن چکە هەرسێکیان گرێدراوی یەکن چۆکو بابەتی داڕژنەوەی سیناریۆیەک و ڕەبەتکردنەوەی بۆی کە بگرێ بە بەمێک و مۆنتاژ بکرێت و زائیدەن کارێکی ڕەکلامی چ لە ڕێگەی پۆستەرەوە بێت یاخو لە ڕێگەی سۆشیال میدیاکەوە بێت کە ئیشی لەسەر خودی خوێندکارەکان کێنە ناو کۆرسی گرافیکەوە هەڵبەتە جگەلەوەی کەم بۆی کە فێر من بۆی کە دوو ڕۆژکە بتوانن ئیشی لەسەر بکەن و داهاتێ بۆ خۆیان داکەن بەڵام جیاوازتر یەنە کۆرسەکەی ئێمە بۆ لەبەرەوەی کە یەک لەو باگراوندە کۆپیکراوە کە خراوەتە مێشکیەوە کە تۆ پێویستە تەنها فێری گرافیک بیت و ئیش وەربگری لەو فکرێتە دەرەوە یعنی ئەبێ فێری ئەوە بکرێت یاخود بە جێوێکێتە ژوورەوە جۆرە پەیوەندیەک دروست ئەبێت لە بینی من و خوێندکارەکانە کە هەست بەوە بکات ئەتوانێت بەدڵی خۆی پرسیار بکات ئەتوانێت بەدڵی خۆی لە هەموو ئەو شتانی کە نیشانی سەرسوڵمان و پرسیاری لەسەر بتوانێت بیکات کە شتێک لی تێناگات ئەتوانێت دروستی بکات و بەڕادێک ئەچێتە پێشەوە کە توانێت ئەوەی هەبێ مناقەشە لەگەڵ مناکەمە زۆر مهم یەکێکە لەو خاڵانەی کە من زۆر بەدڵە فێرخوازە لە ئاستی سەرەتایە لە توانای ئەوەی هەبێت لە دوای 2 هەفتە ڕاهێنانکردن بێ ڕەحمەت بگرێت لەسەر ئیشەکانی خودی خۆم لە بواری ڕەنگ لە بواری ڕێخستنەوەی دیزاینەکان ئەمە مهمە لە کاتێکە کابرا لە ینی فێرخوازەکە لە سەرەتاوە دەستی پێکرد ئەمە شتێکی زۆر باشە کە وای لێ بێ فێرخواز لەسەر پێی خۆی دەست پێ بکات نەک ئەوەی کە چۆتە ناو کۆرسێکیشەوە ئیلا پشت بۆ بەستێکە لە دوای تەواوکردنی کۆرسێکیشەوە کۆمپانیای هەلی کارێک بڵاو کاتەوە ئەم خێرا ڕاکە سیڤێک پێشکەشکان نە بە پێچەوانەوە لێرە فێرخوازەکە وا فێرەکرێت کە پێویستی بەوە نەبێ کۆمپانیایەک ئیشباری بکات کە بێت هەرێکی کار وەربگرێت بەڵکو ئەبێ خۆی بە جۆرێک مارکێتین بۆ خۆی بکات و وا خۆی دەرخات و وا خۆی پیشان بات کە کۆمپانیەکان پێویستیان بە بێکارەکەی لەسەر وەربگرن و یعنی چۆن بڵێ پێویستیان بەو بێت وەک لەوەی کە ئەم پێویستی بە کۆمپانیەکان بێت ئەمەیەکێکە لە جۆری ڕاهێنانکردنەکان کە لە کۆرسی ماستەر کلاسی گرافیک دیزاین فێرخواز خوێنێ وەکە ئەو جەوەش ئەبینن کێنە ناو ئەو دۆخەوە و ئەو کوالێتی و ئەو تەواوڵنیابوونە ئەبینن زیاتر ڕاهێنانەکەن و سوورن بەسەر ئەوەی کە غەڵەتێکی شیان کرد دووبارەیکەنەوە تا فێری ئەو بن کە تەحمولی قورسترین ئیش بکەن کە لە بواری گرافیکە بوانێت مامۆستا ئەحمەد ڕای بەڕێستان چییە لەسەر ئەوە وە فێرخوازەکانت چۆن
ئستجابەیان نەبووە. بەڕاستی کارسەرکەوت گەرمگوڕیشی زۆر لە فێرخوازەکانە بینم و زۆر ئەوە بینم کە زۆر بە پرۆشن بۆ فێربوونی ئەم هونەرەیە کە تا ئێستا توانین بڵێن هونەرێکی نوێیە لای خۆمان. زۆر بە بەوردی یعنی پرسیاری کە خۆم درکم بەو پرسیارە نەکردبێت کاتێک ئەم کۆرسەمدا ناوە یان کاتێک کە ئەم وانانم حازر کردووە درکم بە پرسیارە نەکردبێت کاتێک ئەم لێمەکات خۆی لە خۆیە کۆمەڵێک وانەی تر بە دوای خۆیان یعنی کۆمەڵێک بابەتی تر بە دوای خۆیان ئاهێنێت. زۆر بەپەرۆشن بۆ ئەوەی کە بدانن مۆنتاژکردن وەکو لەلایەنی تیۆریەکەەوە چۆن دروست بووە، چۆن پەریسەندووە، چۆن یەکەم جار من خۆم پێش هەموو شتێک ئەمێت ئەویان پێ بڵم کە چۆن لە ڕێگەی فیلمەوە ئەم بوارە هاتوۆتە ناو ئەم سۆشیال میدیایی ئەم بابەتی ڕیکلام و بازرگانی ویان هەر میوزیک ڤیدیۆی کاتێکە بینیت لە ڕێگەی فیلمەوە دواتر هاتوۆتە ناو ئەمەوە. من زۆر لە کۆرسەکەی ئەمێ جەخت لەوە بکەمەوە و ئاگادارم کە زۆر جوان هەزمی ئەو جۆرە زانیاریانە و جۆرە تیۆریانەکەن کە لەسەر مۆنتاژ پێیان ئەڵێم کە لە شوێنێکا کە باسی کاریگەریەکانی کۆڵیشۆن کابرایشی ڕوسی توانێتی تیۆریەک لە مۆنتاژ بتوانین یاسای 180 نەشکێنین و چۆن بتوانین کەڵەرێکی لە ڕووی دەروونناسی لەڕووی سایکۆلۆژی و چۆن کەڵەرێک بکەین کە لەگەڵ مۆزوعەکەیە بێتەوە چۆن هەستی بینەر تێکەڵاوی ناو فیلمەکە بکەین، چۆن بتوانین لە ڕێگەی کەتەکانمانەوە بینەر پێ بکەنێ، بینەر بگری، بینەر تووڕە بێت، چۆن لە ڕێگەی کەتەوە ئەم شتانە بکەین بە باشی زۆر جوان یعنی ئەم ئیسجابی ئەم شتانەکەن و وەری ئەگرن و لە ماوەیەکی زۆر کەمە بینم کە پرۆژەی خۆیانی تیا دروست دەکەن. ئەوە جێگەی دڵخۆشیە کە من زیاتر هانەیە بۆ ئەوەی بابەتی زیاتر و ماستەرکڵاسی زیاتر لەم بوارەیە دروست بکەم. بۆیە وەکو لە سەرەتاش ئاماژەم پێیا بە گرنگیشی زۆری ئەزانم یعنی نەک بەتەنها من هەر کەسێک کە خۆی بە شارەزا لەم بوارەیە ئازانێت و کە شارەزایەکی هەیە بتوانێت یعنی مجتەمەعەکەمان تێبگەێنێت ئەو هونەرە بگەێنێ بە خەڵکو و زانیاریان باتێ و کە ئاستی هۆشیاریان لەو لایەنەوە بەرزکاتەوە کە ئەمە چه هونەرێکی گەورەیە. بۆیە من ئەمەوێت لێرەوە بڵێم کە گەنجی ئێستا چ گەنج بێیان لە هەر تەمەنێکی ترابێت زۆر زیرەکن و زۆر بەباشی هەر بوارێکە بیانەوێت فێر بن ئەتوانن وەری بگرن. من لە چەند گروپێکی ئەم کۆرسەمە بەتەواوی ئەوم بۆ دەرکەوتووە کە هەر بابەتێک باسەکەی هەر ڕێنماییشانەکەی بۆ بەیانی زۆر بە ئامادەیەکی زۆرەوە بێتەوە لەسەر کۆمپیوتەرەکەی دانیشێت و توانێت زۆر لەوە زیاتر بکات کە تۆ پێدوتوە و کە تۆ زانیاری لەسەریاوە، چونکە ئێستا سۆشیال میدیا وەکو هەمومانە زانین دەستێکی باڵای هەیە و توانی هەر بابەتێک کە زانیاری لەسەر نەبێت کە ئەمە ژیری دەستکردیشمان هەیە لە هەمان کاتە توانی زانیاری لەسەر وەرگریت و زانیاریەکانتی پێ دەوڵەمەند بکەیت کە ئێستا گەنج ئێستا بە خۆشحاڵیەوە زۆر ئەو بابەتانە بەکارێنن و سوودێکی زۆریان لێبینەوە. ئەلبەتە ئازیزان بە نسبەت وانەکان وانەی فیلمی مۆبایل لە لای منیشەوە من 3-4 ساڵ پێش ئێستا لەسەر لاین ئەو کاتە کە لە ئەمریکا بووم لەسەر لاین هەمان ئەم کۆرسەم هەبووە ماستەر کلاسەم هەبوو چە کۆمەڵە فێرخوازم هەبوون فێرخوازەکان بوون بە هاوڕێم و ئێستاش پەیوەندیەکی باشم لەگەڵ زۆربەیانە هەیە. ئێستا شەرچی ئیشێ شتێ بکەن من ئاگادارەکەنەوە ئەوان وە پاریش لە مانگی دەیە لە کەرکووک هەمان ماستەر کلاسم کردەوە لەگەڵ سنتەری ڕۆشنبیری کەرکووک لەوێ نزیکەی 22 فێرخواز هاتن بەشدار بوون بەڵام لەو 22 سیانیان هەر لە سەرەتاوە هەر یەکەم ڕۆژاتون و تر دوایی نهاتنەوە بەڵام 19یان مانەوە. ئەو 19 تا ئێستا پەیوەندیەکی پتە و لە بینمانە هەیە. ئەمە یەک بڵین بۆ ئستجابەی ئەوان
با بڵن وەرگری ئەوان خۆشحاڵی ئەوان لەگەڵ منە و بۆ وانەکانیش و هەر نۆزدەیان فیلمیان دروست کرد یعنی من وام لێکردن کابێ فیلم دروستکەن ئاسانکاریم بۆیان کرد ترسیانم شکان تا توانیان بە مۆبایلەکەی دەستیان بە هیچ شتێکی کەنا ڤیددیۆیان گرت سیننارویان نووسی ڤیددیۆیان کرد دوایتر چنینیشیان بۆ کرد مۆنتاجیان بۆ کرد مۆسیقاشیان خستە سەری بوو بە فیلم هەر پار نا ئەم ساڵ بوو فیستڤالێکمان بۆ کردن بۆ 19 فیلمیان بەڵام تایان نابوو وەڵا زیاتری ژاتیان نابوو سێ چوار فیلمی دروست کرد تایان نابوو سێ فیلمی دروست کرد تایان نابوو لەو کەسانە کە زۆر ئازیز بوون و زۆر زۆر جددی بوون هەر مۆبایلەکەی دەستی بەس بۆ قسەکردن و بۆ وێنەی ئەتیادی وێنەی پێگرت بەڵام وای لێ هات ئەو عیشقەی کە بۆی هەبووە ئەو ئاسانکاری کە من هەوڵمدا بەرچاوڕوونی پێبم بەتایبەتەوە کاسەیان کە مۆبایلەکەی دەستی زۆر و کوالیتێنە بەڵام چوار فیلمی دروست کرد ئێستاکە هەمان ئەو برادرانەوە تا ڕێیان بۆ خۆشەکەم ئاسانکاریان بۆ ئەەکەم و خۆشیان لە ناو خۆیانە بوونە بە گروپێک کۆمەڵێک کەسیانەیە بەیەکەوە خەریکی ئەوەن کە بۆ فیستڤالەکان ئامادەسازی بکەن چۆن بچن بۆ فیستڤالەکان یعنی وا بۆ فیستڤالی مۆبایلی کوردی کە لە سلێمانیە وا بزانم هەمویان فیلمەکانیان پێشکە ناردوو بۆ فیستڤالەکە بۆ ئەوەی بەشدار بن جارجار پرسم پێکەن منەڵم بینێرن چەند فیلم تێ بینێر بزانین فیستڤالەکە چەنی وەرەگرێ ئیتر ئەمە کاردانەوەی ئەوان بوو بۆ بوارەکە و زۆریشیان ئێستاش خەریکن بەردەوام فیلمی ترەکەن خەریکی ئیشن لەسەر فیلمی تر ئازیزان فیلمی ئەم مۆبایلە ستۆدیۆیەکە بۆ خۆی هەمووی تایە کتێبخانەیەکە بۆ خۆی ئەتوانی کتێبی تیا بخوێنیت ئەتوانی وەکو سەرچاوە بەکاری بێنی من بۆ خۆم زۆربەی زانیاریەکانم لەم ڕۆیە لە ڕێ ئەو مۆبایلەوەیە ئیتر زانیاری فیلمسازی زانیاری فیلمگرتن زانیاری سینناریۆ زانیاری لەسەر مێژووی کورد زانیاری لەسەر شوێنەواری کورد لەسەر هەموو بوارەکان ئەرکی سەر شانی هەموو تاکێکی کووردە کامیرەت بەدەسەوەیە بڕۆ هەموو ڕووداوەکان ڕۆژانە چی ڕووداوێک ڕووەدا تەسویریکە بەڵام ئەگەر تۆ کەسێکی وەکو من ئاشنات کات کە چۆن تەسویرەکەی کەواتە تۆ توانیت ئەرشیفێک بۆ مێژووی کورد بهێڵیتەوە بۆ هەتایە بۆ نمونە خانوویەکی کۆنە دەمێ ساڵە هەیە تۆ گەر بچی تەسویرت کرد بە شێوازێکی زۆر جوان زۆر بە ڕێکوپێکی هی ئەوە بوو کە وەکو ئەرشیفێک بمێنێتەوە هی ئەوە بوو بفرۆژرێ بە تەلەڤزۆنەکان بانی ئەو خانوویان تێگاتۆ ئەو تەنێ تەسویرێکە هەیە مێژووە ئەو مێژوومان زۆر پێویستە ئەبێ هەر یەکێ لە ئێمە ئەو کامیرەیە بگرێتە دەستی و مێژوویەک بۆ میلەتەکەمان تۆمار کات ئەو ئەرچی سەرشانی هەمومانە ئەو ڕووداوانەی کە لەو کاتانەیە ڕووەدا تۆماری کات اینجا خۆمان هەمومانە بینین ئێستا تەلەڤزۆنەکان زۆر جار پشت بەچی ئەبەستن پشت بەو ڤیددیوانە ئەبەستن کە کەسێک بە کامیرەکەی دەستی تۆماری کردووە لە تەلەڤزۆنیشان لێن اینجا ئەگەر کەسێک لە ئێمە ئەوە بکە بۆ ئەو ڕووداوانەی کە هەمانە لە ژیانی ڕۆژانەمانە لە دەوروبەرمانە ڕووەدات کەواتە ئێمە خۆمان توانیمان مێژووی خۆمان ساختێنەوە پێویستمان بە کەس نییە عەرەبێک بێ بۆمان بنووسێ ئینگلیزیێک بێ بۆمان بنووسێ یاخو مێژوو نووسێک بێ بینووسێ تۆ ئامادە و کردووە داوناوە یاخو لایەنێک بێ بە کەیفی خۆی دەستکاری بکە مێژوەکەت بۆ بشێوێنێ نەخێر ئێمە وەتانێ بە کامیرەی دەستی خۆمان گرتومانە و پێشانمان ناون مامۆستا کۆیارجان بزانین هەنێ لە برادران سەرنجوو بۆچوونیانەیە بۆچوونەکانی ئەوان دەربڕم کاک بابان حەمە ساڵح کاک بابان تەمان یەکێکە لەو کەسانی کە دەمێ ساڵە ناڵێم یعنی ساڵ و 2 ساڵ دەمێ ساڵە لەگەڵمە هاوکارمە بەردەوام بە کۆمنتە جوانەکانی لە هەموو بەرنامەکانی فیلمسازان ئەڵێ قەدری مۆنیتەر لای دەرهێنەرە کاک ئەحمەدجان ئەوە بۆ تۆیە مۆنتێر عەفو بکە مۆنتێر ببورن کاک ئاودێر کوردی یەکێ بوو لەو فێرخوازانە کە لەگەڵمان لە کەرکووک بوو تەمان زۆر هاوکاری کردم بۆ زۆرێک لە ئیشەکانی هاوڕێیانی ئاسانکاری بۆ کردن لە ڕێی سۆشیالەوە سۆشیال میدیاوە
یەکێ بوو لەو کەسە چالاکانەوە فیلمێکی جوانیشی کردووە ئێستا شاوکاری زۆربەی برادەرەکانیەکە بۆی فیلمەکانیان بە جوانی بگاتە فستیڤاڵی فیلمی مۆبایلی سلێمانی پێمانەڵێ سڵاو شەوتان باش و جارێکی کەش هەر کاکە ئەودێرەڵێ دەستان خۆش بۆ ئەو چالاکی هەمیشە سەرکەوتوو بن ئێمە زۆر زۆر سوپاس دەکەین. کاک کۆیارجان چی شتێک لە خەیاڵتایە لەسەر ئەم ماستەر کلاسی کە ئەیڵێیتەوە ئێستا باسی بکەیت بۆی بینەران گویان لێبێ و وەکو ئامۆژگارێک لێ وەرگرن؟ من تەنهاوەی کە ئەمەوێت بڵێم کۆکردنەوەی هەموو ئایدیاکانی بواری گرافیکە کە بتوانای ئەومانە بێت ئەو ئاژبوونەوەی دروست بکەینەوە کە خەڵک تێبگات کە گرافیک دیزاین بەتەنیا ناتوانێت درێژە بە ئیشکردنەکەی خۆی بات. یعنی ئەمە شتێک نییە بەتەنها تۆ بڵێ من گرافیک دیزاینەرێک و بەس، ئەمە یعنی تا سەر ناتوانانی بڕێت لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان ئەوەستیت. ئەبێ خەڵک تێبگات لەوەی کە پێش هەموو شتێک بێ بە گرافیک دیزاینەر ئەبێ بێ بە هونەرمەندێک لە بواری ڕنگ شارەزا بێت، لە وەرگرتنی دیمەن شارەزا بێت کە ئەمانەش هەم مۆنتێرێک ئەیکات، هەم کامێرامانێک ئەیکات، هەم فیلمسازێک ئەیکات، واتە هەموو ئەو تەکنیکانی گرافیک دیزاینەرێک ئەیکات، هەموو ئەوانەی کەش هەموو ئەو پیشانەی کەش هەمان ڕێگاگرنەوە. بەڵام چییە؟ گرافیک دیزاینەرەکە لە ڕێگی وێنەوە ئایدیاکە و چاوی خۆی بینینی خۆی بۆ ئەوەی کە ئەیبینێت دیزاینی ئەکات، مۆنتێرەکە یاخود فیلم سازەکە ئەیکات بە ڤیدیۆ یاخود ئەیکات بە وێنەیەکی جوڵاو. بەڵام کە دوجا سیرەکەیتەوە هەر هەمان فکرێ، هەر هەمان دیمەنە، بەڵام گرێدراوی یەک بۆتەوە. ئەبێت خەڵک تێبگات و ئەبێت یعنی کە ئەو کەسانی یەنە ناو کۆرسەوە بە تایبەت ماستەر کلاسی کۆرسی گرافیک دیزاین نابێت بە تەنها بەس گرافیک فێر بێت، ئەبێ فێری ئەوە بێت کە توانای ئەوەی هەبێ وێنێ بکە بە وێنەیەکی جوڵاو. بۆ ئەمەش ئیدتکردنی وێنەی هەبێت کە بیگۆڕێت ستایلەکەی بگۆڕێت بیکە بە وێنێکی جوڵاو و بیکاتە سەر فۆرمێکی ڤیدیۆیی. کە چووە ئەمە توانای ئەوەی هەیە کە چەند دیمەنە بێت کەوت دروست بکات، کە گەشتە ئەوەی کە دیمەنەکان پێکەوت دروستکات کەواتە ئایدیای ئەوەی بۆ دروستە بێت کە سیناریۆیەک دابڕێژێتەوە، ڕووداوێک دروست بکات لە کۆکراوی ئەم هەموو وێنانە تا لە کۆتایی ئەیبینیت کارێکی هونەری دروست کردووە یاخود فیلمێکی کورتی دروست کردووە کە لە کۆکراوی کۆمەڵێک ئایدیای گرافیکی بووە هێناوێتی کردوێتی بە ڤیدیۆ و دانیشتووە وردەکاریی زۆری پێشکردنەکەیەوە بە تەنها وێنەیەک گەشتۆ بەم قۆناغی ئێستاکەواتە هەر کەسێک ئەوێ بێ بە گرافیک دیزاینەر ئەبێت لەم مەرحەلەدا لەم خاڵەوە دەست پێ بکات هەتا ئەگاتە خاڵی ئەوەی کە توانای بەرهەمهێنانی زیاتر لە چەنەها کاری وە گرافیکی گەورەتر کە توانای ئەوەی هەبێت پێیوەستی بکاتەوە لە بواری ئیدتکردن و چۆن بڵێ پێویستی بکاتەوە بە بواری فیلم سازانەوە. ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو ئەوەیە کە گرافیک دیزاینەر ئەبێت تەواو بینینی جیاواز بێت و تەنها بینینێکی بۆ مەبەستێکی کەم نەبێت، ئەبێت زۆر جیهانی سێرکە، ئەبێت زۆر بە جیهانی سێری کارەکانی خۆی بکە، واتە زۆر گرنگە. لەم دەقەی ئێستا ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە لە بواری فیلمە گرافیک دیزاینەر کەمترین کاری لەسەرە بۆ ئەوەی کە کارێکی فیلمێتە پێشەوە هەمووان بینیمانە لە دەرەوە چۆن ئیش ئەکرێ بۆ فیلمە کاتێکە نزیکە بێتۆ لە نمایشکردن چ لە بابەتی گرافیک دیزاین و چ لە بابەتی ئامادەکردنی ڤیدیۆ، بەڵام لێرە نی. بەڵێ ئیشی لەسەر کاک ئەحمەدگیان تۆ بەڕێستان چی سەرنجێکت هەیە، چی پێشنیارێک هەیە، چی شتێکت هەیە؟ ئەگەر بگەڕێمەوە بۆ بابەتەکەی سەرەتام کە وتم پێویستە شوناسێ دروستکەین بۆ فیلمی کوردی بۆ سینەمای کوردی، کەەوە بابەتێکە ساڵانێکی زۆرە کەسانی زۆر شارەزاتر لە من قسەی لەسەرەکەن و هەوڵی بۆیان و لە هەوڵان بۆی شوناسێ دروستکرێت، چونکە سینەمای وڵاتان کاتێک سینەمای هەر وڵاتێک ئەبینیت بە جۆرە ستایلێک و بە جۆرە شوناسێک و بە جۆرە پێناسێک ئەناسرێتەوە. سێری سینەمای سۆڤێتەکەی، سێری سینەمای رووسیاکەی بە کۆمەڵەشە دەناسێتەوە، سێری سینەمای هۆلیوودەکەی، سێری سینەمای فەڕەنسیەکەی بە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی ئەناسرێتەوە. بەڵام کاتێک تاکو سەیری فیلمێکی کوردیەکی تاکو ئەم دەقەی کە قسەی تیاکەین بەداخەوە ناتوانین بڵێن ئەمە فیلمێکی کوردیە کە کۆمەڵێک تایبەتمەندی لە خۆی گرتووە کاتێک سەیرەکەین.
ئێمە ئەبێت ئیش لەم بوارەیە بکەین، ئیش لەوەیە بخین چۆن شوناسەکەی بۆ دروستکەین، چۆن تایبەتمەندی خۆی هەبێ، چۆن ستایلی کارکردن و ستایلی ڤیدیۆگرتن هەم لە ڤیدیۆگرتن و لە پرۆدەکشنەوە هەتاکو پۆست پرۆدەکشن و هەتاکو دیستریبیوشنیش کاتی بڵاوکردنەوەی چۆن بتوانین کار لەم فیلمەمانە بکەین و کار لەم پرۆژەیەمانە بکەین. ئەمە بە جۆرێک لەلایەنی فیلمەوە نابێ بەتەنیا لەم بوارەی منە سەباسی بواری خۆم بکەم، نابێ بەتەنیا باسی فیلم بکەین، ئەبێت باسی بابەتەکانی ڕێکلام و هەر بابەتێکی تر بکەین کە لە ڕێگەی ڤیدیۆ دروست دەکرێت کە بە تایبەتی ئێستا سۆشیال میدیا کە دەستێکی تەواوی بتووە بەسەر ئەم بوارەیە بە تایبەتی کاتوانی زۆرینەی کارەکانێ لە ڕێگەی سۆشیال میدیاوە بناسێنی، لە ڕێگەی سۆشیال میدیاوە کاری خۆت بڵاوکەیتەوە وەکو کەمترین جار لە ڕێگەی فیلمەوە کە بەداخەوە تا ئێستا وتمان فیلم نەبووتە سەرچاوەی داهات یان نەبووتە ئەوەی کارێک کە بەردەوامی کاری تیا بکەین، بۆیە زۆر جارە بێ بڕۆینەوە بۆ بابەتی سۆشیال میدیاکان. بەڵام کارە گرنگەکە یان خاڵە گرنگەکە لێرەیە ئەوەیە کاتێک کە لە سۆشیال میدیاشە تۆ کارێک کرد چۆن بتوانیت ئەو ستایلە سینەماییە ئەو ستایلە فیلمە یعنی ون نەکەیت، بتوانیت لە کارەکانی تریشتا پەرەی پێبیت و بە تەواوەتی دەریخەیت. بۆ نمونە زۆر کەسمان هەیە لە ئێستاە لە کارەکانی سۆشیال میدیاشە لایانی فیلم ئێنێتە ناو کارەکانیان لایەنێکی سینەماتیک ئێنێتە ناو کارەکانیەوە کە ئەوە بە گرنگیشی زۆری ئەزانم، چونکە ئێستاش تاکو ئەم دەقەیەش هەر کارێکی پرۆفیشناڵی لە سۆشیال میدیا کارێکی پرۆفیشناڵ ببینی بەوە ئەتوانیت ژێ بکەیتەوە کە بڵێ ئەم کارە پرۆفیشناڵە ئەم کارە جوانە ئەم کارە جیاوازە لە کارەکانی تر کە بە شێوازی سینەماتیک کاری تیاکرابێت کە بەم شێوازە کاری تیاکرا جیاوازتر و ستایلێکی زۆر جوانتر دەرەکەوێت و تەرکیزێکی زیاتر خەڵک تەرکیزێکی زیاتری بۆ ئەڕوات و جوانتر و ورتر ئەتوانن سەیری بکەن و بینەری زیاتر لەسەر ئەمێنێتەوە و یعنی جێگەی گفتوگۆی زۆرتر ئەبێ وەک لە فیلمێک یان لە ڤیدیۆیەک کە بە شێوازێکی ئاستایی و شێوازێکی فلاتی سۆشیال میدیایی وێنەگیراوە. بۆیە وەکوتم ئامانجی کۆرسەکەمان ئەم بابەتانەیە کە تێیە باسی بکەین و لەگەڵیشیا چۆن بتوانین لە ڕێگەی هەوڵی من و چەنەها کەسی وەکو من بتوانین مۆرشێک یان شوناسێک بۆ سینەمای کوردی بۆ فیلمی کوردی دروست بکەین کە ئەوە بەتەنها بە هەوڵی یەک کەس و دوو کەس نابێت، بە هەوڵی ئەتوانم بڵێم تەواوی هونەرمەندانی کورد پێکەوە بە هەوڵی تەواویانە بێت و کە بتوانین کارێکی لەم شێوەیە بکەین. زۆر سوپاس مامۆستا کۆیار. ئێستا وەکو خۆ هەمومان نەزانین یعنیەوەتانێ ئەم وانەیەمانەوەتە لە ناو بینای فلیمسازانە، فلیمسازان بوو بە فەرمی و ئێستا بینای خۆمان هەیە و پرسیارەکەم بۆ مامۆستا کۆیارەوەیە ئەم جێگەیە ئەم پێگەیە ئەم بینایە ئایا بۆ فێرخوازەکانتان ئەوە نەشیاوە کە با بڵێن بۆ وانەی ڕوبەڕوو وانەی ئەنلاین چۆن ئەگەر بتوانی باسێکی ئەومان بۆ بکەیت؟ گەورەترین مشکلەی منەوە بوو کە بیرم لەوە کردەوە وانەی ڕوبەڕوو بڵێمەوە لە هەر جێگەیەکە. گەورەترین کێشەم ئەوە بوو کە دیکۆرێکی تەواو گرافیک یا بوو دیکۆرێک نەبوو کە متوانێت ئەوە بێ دەستی پیا بڵێمەوە لە زۆربەی شوێنەکانە، چونکە وەکوتم ئەو نە باگراوندێکی زۆر سادە دابین کرابوو بۆ فێرخواز کە بچێتە ناو پەیمانگایەکەوە وانەی گرافیک خوێنێ. تۆ کە باسی گرافیکت کرد ئەبێ ڕەنگ ببینیت، ئەبێ بابەتی سکێچ و بابەتی یعنی گرافیشی ببینیت تاوای لێبێت زیاتر دەوڵەمەندی لەسەر پیشکردنی گرافیک دیزاین، نەک ئەوەی کە فێرخواز لێ بڕاتە ژوورێکەوە کورسیەکی سادە دیوارێکی خراپ یعنی چۆن بڵێ بە شێوازە دیکۆر کرابێت کە هاتە ناو ژوورە بۆ تااقەتی دەرس خوێندن و شێوازی گوێکردنی هەر نەبێت لە ڕاهێنەرەکە. بەڵام خۆشبەختانە ئەوەی کە بیرمان لێ کرد بۆ لە دروستکردنی ستۆدیۆیەکە کە لە ناو پێگەی فیلمسازانە کە هەیە
توانای ئەوەی هەیە کە فێرخواز کەدا ئەنیشێت بڕاتە ناو دنیایەکی تر لەو دنیای دەرەوە بێتە دەرەی هاوازی لێنێ هەواو هەموو بیر و هۆشی لای ئەوەیە کە سکرینێکی بەرامبەرە باسی گرافی دیزاینی بۆکە باسی مۆنتاژی بۆکە باسی فیلمی بۆکە باسی هەشتێکی تری بۆکە و لەوە تێ ئەگا کاتێککە بەهۆی شێوازی کوالەتی شوێنەکەەوە ئاسانتر گوێی لە ڕاهێنەرەکە ئەبێت وەکو بابەتی کوالەتی چۆن بڵێ مرتاحە لە دانیشتن وەکو بابەتی مێز و کورسیەکەی دانیشتنەکەی بەکارهێنانی کۆمپیوتەرەکەی و زیاتر بینینی ئەو گروپە بێتەوە وەکو تیم ئەوە زۆر بەلای منەوە گرنگە زۆر شوێن تەنها کە تۆ دە ئەنیشیوانی تیا خوێنی هەمیان دە ئەنیشتن سەیوانەکە ئەکەن تەواو ئەبێت و هەرکەسە هەڵەسێت بۆ ماڵەوە بەڵام ئەوەی کە دڵی من خۆشەکات ئەوەیە کە هەمیان وەکو تیمێکیان لێ وەکو عایلەیەکمان لێ هاتووە یعنی کێتە ئەوێ کەمجار کەس نایناسێ بەڵام دواتر ئەبێ بە هاوڕێکی زۆر نزیکە لە دوای وەرگرتنی کۆسەکەشەوە هەر پەیوەندیەکە ئەمێنێت کە بێوێ سەردان بکە بێوێ ئایدیای خۆی دووبارەتر حکاتەوە لە شوێنەکەیە توانێت قسەکردن و گفتوگۆی هەبێ لەگەڵ چوادەورەکەی خۆی کە ئەمەژم پەیوەندیە بەقوتر ئەکە لە ڕووی ڕاهێنانکردن و لە ڕووی فێربوونەوە زۆر کاریگەری ئەبێ وەک لەوەی کە لە شوێنێکا وانە بوترێتەوە کە خواخۆی ئەوە بێ زوو سێ سەعاتەکە بکەیت و دەرسەکە تاوا بێت و شوێنەکە بەجێ بێت و مامۆستا ئەحمەدجان ڕای تۆ لەسەر ئەوەی کە ئێستا ئەم جێگەیەمان هەیە ئەم جێگەیە چۆنە بۆ وتنەوەی وانەکانی بەڕێزدان بە تەواوی ئاسانکاریی زۆری بۆ فێرخوازان کردووە لە دابینکردنی شوێن لە دابینکردنی مێزی تایبەتی خۆیان و بۆ لانی بۆ نمونە ئاو قاوە یان هەر شتێکی تر بە بەردەوام ئامادەیە لە بەردەمیانە کە ئەمە زۆر جار وەکو کاکۆیار وتی کە دروستکردنی ئەتمۆسفێرە تۆ بتوانی ئەتمۆسفێرێکی باش بخۆڵقێنی بۆ فێرخوازەکان چونکە ئەم بوارەی ئێمە پێویستی بە جەوێکی کەشێکی هێمن و کەشێکی ئەتمۆسفێرێکی هونەریە با بڵێن پێویستی بەوەیە کە لە شوێنێکی باشە بتوانن وانەکان وەربگرن بە دڵنیاییەوە هەر ئەمەشە کە لە کۆتاییە کاریگەریە کات سەر وەرگرتنی زانیاری لای فێرخواز کە ئێرە بە تەواوی ئەم جێگایە توانم بڵم ئاسانکاریێکی زۆر باشی کردووە شوێنێکی تەواو شیاوە بۆ وەرگرتنی کۆرس بە تایبەت لە بوارە هونەریەکانە کە وەکو فیدباکی فێرخوازەکانیش خۆمان وەرمان گرتوتەوە کە بە تەواوی لە شوێنەکە ڕازین و لە شێوازی وتنەوەی زانیاریەکان و کۆرسەکە ڕازین بە تەواوی لە هەموو پێکاتی کۆرسەکە توانم بڵم ڕازین و هیچ کێشەیان لەگەڵیان نیە و زۆر جار کەمە وەکو ئەوە ناڵێ کە لایەنێکی تریان شوێنێکی تر بشکێنینەوە بەڵام زۆر جار وتویانە کۆرتمان لە جێگەی تر وەرگرتووە یان لای مامۆستای تر وەرگرتووە بە تەواوی ئەم جۆرە سوودەمان نبینیوە و ئەم بابەتانە باز نەکراوە ئێستا لەم کۆرسەیە ئێمە بۆمان باسەکرێ هەم لە کۆرسەکەی خۆماوەکو مۆنتاژ هەم لە کۆرسەکەی کاکۆیاراوەکو گرافیک هەم لە کۆرسەکەی جەنابتە کاک سەرکەوت وەکو دروستکردنی فیلم بە موبایل بۆیە ئەمە جی خۆشحاڵیە کە زۆر جار سەرکەوتنی هەر بوارەیەک لە فیدباکی کەسەکانەوە دەرئەکەوێت کە بە تەواوی فیدباکیشی زۆر باشمان بۆ هاتووەتەوە و ئەوەش بەدڵنیاییەوە جێگەی دڵخۆشیە. ئازیزان ئەلبەتە وەکو پێشتر بۆتانم باس کردوتم بەو هیواین بە شێوازێکی کە بە جۆرێکی کە بکەوینە گەڕ بۆەوەی خزمەتتان بکەین بە لە بوارە جیاوازەکانە. ئەمە یەکێکە لە بوارەکانمان کە با بڵین ماستەر کلاسمان هەیە ماستەر کلاسی بواری فلیمسازی ماستەر کلاسەکانمان هی هەرسێ لامان هەم ڕووبەڕووە لە ناو پۆلە و لە هەمان کاتشە لەسەر لاینە هەر کەسێک لە هەر جێیەکا بێت و ڕیکۆرد شیەکەین تۆماری شیەکەین بۆی فێرخوازەکانمان دواتر ئەگەر بێوێ پیا بچێتەوە وەکو سەرچاوەیەک بۆ خۆی سوودی لێ ببینێت ئەتوانێت
پیا بچێتەوە و جارێکیکە گوێ لەوانەکە بگرێتەوە واگەر کەسێکە و ڕۆژە ئامادە نەبێت یان لەسەر لاینە سوتفە لە ئیشە لە جەیەکایە ئەتوانێت دوای ببورن گوێ لەوانەکە بگرێتەوە و بەنسبە دوانەکەی منەوەتانێ ئازیزمانەیە لە ئەمریکاوە پەیوەندی کردووە بەشداری وانەکە بووە ئازیزێکی کەمان لە ئاکرێەوە و پێشتر لەوانەکانی تریشمە لەوانەی ئەوەی دوسێ ساڵ پێش ئێستا هەر هەمووی لە کوردستان بۆریەکەیان لە جێیەکا بوون ئەوەی پاریشم کچێکی کچەکەم با بڵێنەر پێڵم کچەکەم لە سەقز لە ڕۆژەڵاتەوە بەردەوام لەسەر لایم بۆ لەگەڵمە ئێستاکەش کە لەم کاتەیە کە ئینتەرنێت لەوێ جار جار دێ و جار جار نایە هەر لە پەیوەندیایە لەگەڵما بۆ ئیشەکانی و فێرخوازم مەبوو لە هەولێرەوە فێرخوازم مەبوو لە قەڵازێەوە فێرخوازم مەبوو لە کۆیەوە لەسەر لاین و لە هەمان کاتشا لە پۆلە گرنگ ئەوە بوو هەر هەمویان سوودمەند بوون و ئێستاش بۆ هەموو ئەموانانەی تر هەر هەمویان سوودمەندن و پێگەی فلیمسازان من ئەم پرسیارە ڕوو لە مامۆستا کۆیارەکەم چونکە زۆرێک لە ئیشە هونەریەکان بەر لای کۆیار کەوتووە مامۆستا کۆیار ئێمە بەس ماستەر کلاسە یاخوو بەتەمای پرۆژەی تریشین بیکەین اینجا پێشەوەی پرسیارە مامۆستا کۆیار واڵام باتەوە بۆ خۆشم بە نیازم هەنێ لە ئیشەکانم ئیتر لێرەوە دەست پێ بکەین و بە پشتیوانی ئەم دوو ئازیزەم ئەم دوو کەسەی کە گلێنەی چاو من مامۆستا کۆیار پرۆژەکانی تر چین یعنی چی تر ئەتوانین لەم لە فلیمسازان لێرەوە بکەین یەکێک لەو ئیشانەی کە نەک ئەتوانم بڵم چەند ئیشێکیش بۆ نمونە لە دوای ئەوەی کە بە درێژایی 5 ساڵ ئێمە کارمان کرد بۆ خۆداگەر لێ بوو لە دوای ئەو هەموو بینین و گەڕان و سێرکردنانی کارەکانی چواردەورەوە بۆمان دەرکەوت کە توانای ئەوەمان هەیە و ئەتوانین زۆر شتی جیاواز بکەین کە لێرە نەکراوە بۆ نمونە و بابەتی کاری ڕکلامی بازرگانی داریمان لەو شتە نیە زۆر شوێنەیە ئەم ئیشە ئەکات بەڵام بەو شێوازە ئەکادیمیە ناواتە بەو شێوازە ناکە چیرۆکی تیاابێت کە مۆزوعێکی تیاابێ وا لە بینەر بکات بەڕاستی دانیشێ بە دیار کارەکەەوە یعنی لە کوی دەڕکلام یا خۆ لە کوی بیست ڕکلامە لاوانەیە دوانسیانێک ببینی کە چێژێکی وایە بە بینەر کە حەسکە دووبارە سێری بکاتەوە ئەگەر چی بەرهەمەکەش نەکڕێ ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئێمە ئەمانێت زۆر ورد ئیشی لەسەر بکەین لە پێگەی فلم سازانە خاڵێکی تر گرنگیدانە بەلایانی گەورەکردنی بواری بەرهەمێنانی فلم و دروستکردنی کاری درامی ینی دراما بەرهەم بهێنرێ بەڵام بەو شێوازە ناکە تەنها لە بۆنەکانە بڵاو بکرێتەوە بۆ نمونە ئێمە زۆربەی کاتەکان چاوەڕێکین ڕەمەزان بێتە پێشەوە بووی درامایەکە بێت لە ڕەمەزانە خەڵک مەشغولکە یعنی بۆ ئەبێ ئیلا بۆنەیەک هەبێت کە وا لە خەڵککە ئیلا لە مانگی ڕەمەزانە ئیلا لە نزیکی سەری ساڵ کەم تریش بۆ نمونەیە لە جەژنەکانە تەنها ڤیدۆ بڵاو بکرێتەوە یاخود فیلمێک بڵاو بکرێتەوە درامایەک بڵاو بکرێتەوە نا بە پێچەوانەوە پێگەی فلم سازانێک لە کارەکانی ئەوەیە کە درێژە بم کارانە بعد لە هەر وەرزێکە لە هەر ساڵێکە و لە هەر کاتێکا کە وا لە بینەرکە دوورکەوێتەوە لە بەرهەمە بیانەکان دانیشێت سێری بەرهەمە کوردەکان بکات کە دنیاک ئەکتەری سەرکەوتومان هەیە و دنیای بیرۆکەی جوانمان هەیە لە هەموو بوارێکە کە تۆ بیبینی یعنی ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەینەوەی سوودوەرگرتنە لە هەموو ئەو ڕوودا و ئەو چۆن بڵێ ئەو کەیسانی کە کوردین مۆکی کوردی پێوەیە چ لە شوێنە جوگرافیەکانتەوە چ لە شوێنە مێژوەکانتەوە ئێمە خاوەنی دەوڵەمەندترین شوێنین کە بتوانین فیلمی تیا بەرهەم بهێنین کە بتوانین درامای تیا دروست بکەین کە توانین شۆرتفیلمی تیا دروست بکەین وەک لەوەی کە چاوەڕێی ئەو بکەین بە زیرەکی دەست کرد یاخود چاوەڕێی ئەو بکەین لە دەرەوە ئیشی دەسەر کرد لە کاتێکە مێژووی کورد یاخود مێژووی شوێنەکەی ئێمە زۆر کۆنترە لە چاو هەموو ئەو شوێنانی تر کە توانێت ئەوەیانەیە بە زیادەوە ئیش لەسەر وڵاتی خۆی لەسەر مێژۆکی خۆی بکە کەواتە ئێمە بێت زۆر ورد بینەوە لەوەی کە بەدەیان و بە هەزار و بە ملیۆنان بابەتەیەکە پێگەی فلم سازان ئێوە ئیشی لەسەر بکە کە بەرهەمێکی خۆماڵی کوردی جوان بەرهەم بهێنێت و لە بابەتی گرافیکا بە هەمان شێوە دەورێکی هەبێ و لە بابەتی مۆنتاژکردن و بەرهەمهێنانی فیلمەکە بۆ خۆتان بەجێڵمەوە خۆتان بیرۆکی خۆتانە بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە تەنها کاری
بازرگانی نییە ڕکلامی بازرگانی نییە بەڵکو بەرهەمێنانی فیلمە پاڵپشتی ئەو کەسانەیە کە ئایانێت فیلم دروست بکەن پاڵپشتی ئەو کەسانەیە کە لە سەرەتاوە هیچ ئایدیا و بینینێکیان نییە بۆ فیلم ئێمە دەستیان بگرین هاوکاریان بین پاڵپشتیانکەین حتا بگاتە ئەو قۆناغی فیلمەکەی خۆی ببینێتەوە لە سینەماکانی کوردستانە نمایش بکرێتەوە ئەوەیەکە لە کارەکانیە. بەڵێ مامۆستا ئەحمەد من لەم یەک دوو ڕۆژە ئاگام لێ بوو بۆ ئەو فێرخوازانت کە لای تۆ تەواویان کردبوو هەروەها مامۆستا کۆیارش هەلی کارت بۆیان نەدۆزیەوە یعنی نازانم لە جەیەکەوە پێویستیان بە کەسێکی وا بوو لەو جۆرە ئەوە چۆن بوو ئەگەر بتوانین یعنی مەبەست مۆیە پێگەکەمان ئەگەر شتێکی واژ بێت ئاسانکاری بۆ فێرخوازەکانەکە یا بۆ کەسی تر چۆنەوەیان. بەڵێ هەدەفی سەرەکیمان بۆ دروستکردنی ئەم کۆرسانە بەتەشیدەوەی بتوانین هەلی کار بۆ گەنج یان بۆ هەر کەسێکی تر دروست بکەین چۆن لە ڕێی توانایانەوە ویان لێ بکەین کە هەلیکاریان بۆ بکەین و بتوانین بە زووترین کار بە حکمیەوەی ئێمە زیاتر بۆ منە لە بوارەکەین کەسێک کە تازەیەتە ناوەوە ڕەنگە لە بوارەکەیانە بێ ڕەنگە کەس نەناستێت کە شارزایی لەم شتانەیە هەبێت یان لە شوێنێکی وایش بکات لە ڕێگەی ئێمەوە ئەتوانێت هەلیکاری بۆ بدۆزێتەوە بچێتە سەر کاری خۆی بەڵێ بە دڵنیاییەوە ڕۆڵایی هەوڵمان بۆ چەند کەسێکی زۆر یاوە ئەویش ئەتوانین بڵین کە خۆیان شایانی بوون کەسی شارەزا بوون زانیمانە کە فێرە بن زانیمانە کە زۆر شوێن ئەتوانن ئیسفادەیان لێ بکەن بە بۆنەی ئەوەوە توانیمانە هەلیکاریان بۆ بدۆزینەوە و خۆشبەختانە توانیانە بچنە سەر کاری خۆشیان بۆیە ئێمە لێرە بە دەرەجەیەک هەدەفی سەرەکیمان دروستکردنی هەلی کارە بۆ ئەو کەسانی کە بەشداریەکەن چونکە من هەر لە سەرەتای کۆرسەکانی شەوکە دەست پێیەکەم ئەڵم ئەسڵەن من ئەگەر بزانم بۆ خۆشیشی خۆتان فێری ئەم بوارە بن مەیکەن وتم هەر حەزەکە ئەگەر پارەشتان ناوان ئەگەر هەر بەشداریتان کردووە فۆرمتان پڕ کردوێتەوە واز بێنن بەشداری مەکەن چونکە ئەمە کارێک نییە بڵێ بۆ خۆشی خۆم دانیشم ئیشەکەم تۆ ئەبێ بیکەی بە سەرچاوی داهات بۆ خۆت لە کۆتاییە فیلم دروستکردنی بازرگانیە پیاکردنی پارەیە ڕاستە پێش هەموو شتێک فیلم ڕەنگە لە خزمەتی ئەوەیە لە سەرەتاوە دروست نەکرابێت بەڵام دواتر بۆ بەکارێکی بازرگانی کە لێشێک بەیشێک لە بزنسە زۆر گەورەکان بازرگانی زۆر گەورەکاندا ئەندێستا لە تەواوی جیهانە بۆیە کە ئێمە لێرەیە باسی مۆنتاژی فیلم یان مۆنتاژی هەر ڤیدیۆیشی تر ئەکەین ئەبێت ببێت بە سەرچاوی داهات کە بە تەواوی ئەو کەشەمان خوڵقانوە و زۆر کەس لەو لایەنەوە بە تەواوی سوودیان بینیەوە و هەر بەردەوامیشە بین بەسەر ئەو زۆرە کارانە ئینشاڵڵا. دەستان خۆش بێ ئازیزان بزانم بە هەنێ سەرنجی برادرانەیە حەزەکەم سەرنجەکانیان خوێنمەوە کاک شامل کەرکووکی کەویش یەکێ بوو لەو فێرخوازانە 4 فیلمی دروست کرد ئەک دەسە خۆش بێ کاک شامیل کە پێشتر هەر لەو بوارەیان نەبوو بەڵام هەر بە عەشقێکی زۆر گەورە و بۆ تەمەنەشەوە من دەستخۆشی لێکە مەڵێ هیوا خوازم ئەگە لە کەرکووکی شوێنێکی تایبەت بە فیلم و فیلمسازی بنیاد بنرێت. کاک شامیل گیان من پێم بکرێ هەوڵەدەم لە کەرکووک خەونمە دروست بکرێت بەڵام وەکو وتم ئێمە لێرەوە ئەتوانین لەسەر لاین هەر کەسێک بێ بەشداری بکات هەموو هاوکاریەکەین ئەوە هەر لە خزمەتان ناین فەرقیش نییە کەرکووک بێ و لە هەر جەیەکی کەشەوە بێ هەر کاک شامیل داوای وەشمان لێ کاڵێت تکایە وشەی کوردی بەکاربێنن وەڵا هەوڵە دەینەوەیان یەکێکە لە پەیامەکانمان و کاک شامیل ئەڵێ وا بزانم پرۆژەیەک هەبوو لە کەرکووک بۆ تەرخانکردنی جەیەک تایبەت بۆ بەرهێمێنانی فیلم نازانم گەیشتە کۆ گەرما مۆسا سەرکە و زانیاریە بێت کاک شامیل ئاگام لەوە نییە و نازانم کەس بەڵێنی داوە چی شتێکە بێ نازانم بەڵام ئێمە وەکو پێگەی فیلمسازان لەم جێگەیەوە بەنیازین ئەگەر بێت و بتوانین لە توانامانە هەبێ ئەم پێگەیە بکەین بە پێگەیەکی سەرەکی بۆ بەرهەمێنانی فیلم ئیتر هەوڵ دەین زۆربەی فیلمسازە
ئازیزەکان دەرهێنەرەکان سیناریۆ نووسەکان لێرە کۆکەینەوە بەڵام جارێ پلانمان لە پلاندانانیم بۆی ئەمانی ڕێچکەی هەنێ ڕێچکە هەیە ئەمانێ بزانین تا چەند دروستە تا چەند شایانی ئەوەیە ئیشی بۆ بکەین ئەو کاتە هەوڵەدەین بیکەنە ڕێچکەیەکی نەک بازرگانی بەس بۆ پارە نەخێر ئیتر وا بکەین کە فیلمی کوردی فیلمسازی کوردی پشت بە خۆی ببەستێ و بە فیلمی خۆی بژێنێ و پارەیەکی واش پێیاکە بۆ بەرهەمێکی تری بۆ فیلمێکی تری لێرە لەم پێگەیەوە لە فیلمسازان دەمێ ساڵە من خەونم بووە کە ئەو ڕێگەیە بدۆزینەوە ئێستاوە لە هەوڵین بۆی شتێکمان دۆزیوەتەوە لە بەردەوامیشین بەردەوام لە پەیوەندی و هەر لێرەشەوە ئەم ماستەر کلاسانە وای کردووە کۆمەڵە کەسانێک کۆمەڵێ جێگەی تایبەت کۆمەڵێ بزنس کۆمەڵێ پرۆژە پەیوەندی بە هاوڕیانەوە ئەکەن بە منەوە ناچووکە نازانم من لەبەرەوەی تازەم چۆنە پەیوەندی بە هاوڕیانەوە ئەکەن ئەڵێن ئەرێ فێرخوازێکمانەوێت گەنجێک ئاوا بێت لاماندای مەزرێنن ئیتر ئەمان سەیرێواکە نەگەر کەسێک شایستەیەوە بێ ڕێی بۆ خۆشەکەن تا ئێساوەی ئاگام لێ بووە ئەو پەیوەندێش خۆشەمانەی ئەو پەیوەندێش دروستکەین وە کۆمەڵێک ڕێکخراوی ئەیجنسی تر هەیە بۆ ئیش و کار و بۆ ئیشی هوەری ئەوانش لە پەیوەندین لەگەڵمانە بەو هیوایی بتوانین خزمەتێکی گەورەی هەموو لایەکتان بکەین نازانم من ئەگەر شتێکتانەیە لە کۆتاییە بیڵێن وابزانم کۆتایی بە وانەکەمان بێنین کا کۆیار من هیچ قسێکی ترم نەماوە جگە لەوەی کە بڵێم هیوادارم ئەو کەسانی کە یەنە ناو بواری فیلمسازی لە پێگەی فیلمسازانە ئەبێت جوان لەوە تێبگەن کە ئەبێت بە سێ قۆناغە بە تەواوەتی تێبڕێت تا توانای ئەوەی هەبێت کە کارێک بکات کە ئەم کارە جێی سەرنجی خەڵک بێت و شوێنی خۆی بکاتەوە ناو خەڵکە چۆکو بابەتی بازرگانی چۆکو و ناسانی خۆشیشکە کە فێرخوازێکێتە لای ئێمە سەرەتا ئەم کەسە کە هاتوون دەستی پێکردو کەس نایناسێت ئەبێ سەرەتا فێری ئەوەی بکەین کە چۆن خۆی بناسیێنێ و خۆی ینی خۆی پیشان لە بەردەم هەموو ئەو کۆمپانیا ئەو شوێنانی کە کاری بازرگانی ئەەکەن کە خۆی سەرمێنە بڵێ من بەڵێ گرافیک دیزاینەرم بەڵێ ڤیدیۆ ئیدیتەر بەڵێ فیلمسازم ئەمە کارەکانمە نەترسێت ئەوەی کە زۆر مهمە کە زۆربەی دەخوازەکان هەیەە ترسە نابێت ئەو ترسە بمێنێتەوە ئەگەر لە سەرەتا شەو بە ترس دەستی پێکرد بێ ئەو ترسە ناهێڵێ و بەرکەوتنی بۆ دروستەکەین لەگەڵ خاوەنکارەکانە کە ئەو بەرکەوتنەوەوە کە ساکە زیاتر ئەزمون پیاکات و تووشی کۆمەڵە کاری قورسە پێ بۆ ئەوەی کە چووە ناو کارێکی ئاسانەوە بۆ ئەم لەبەرەوەی بە کۆمەڵە قۆناغی قورسە تێپەڕیوە کۆمەڵە بارگرانی لە سەرشانی دروست بووە کۆمەڵە چۆن بڵێ مەسئولیاتێکی زۆری وەرگرتووە لە کۆمەڵی کارە قورسایەکیان بۆ دروست کردووە ئیتر وردەوەردەوای لێم کەسە فێرە بێت وردەوردەوای لێم کەسە ئەزمونێکی باشتر پیاکە بۆ کارکردنی خۆی و بە ماوەیەکی کەم ئەتوانێت خۆی لە ناو کارەکەی خۆی ببینێتەوە و خاوەن کارەکان بیناسن و چ لە هەر پێگەیەکا بێت کە ئێمە وانەی ماسەرکلاسی تیا هەڵێنەوە لە پێگەی فیلمسازان ئەو ئەتوانێت بەشێک بێت لە دروستکردنی خۆی لێرە و ئێمەش بە تەواوەتی پاڵپشتی ئەکەین دۆزینەوەی هەلی کار بە تەنیا ئیشی ئێمە نیەمە بەس بە تەنیا هەلێکی کاری بۆ نادۆزینەوە بۆی کە بێت و کارێکی خۆی عەکسەوە من پێم وایە دروستکردنی ئەو فێرخوازە لە سەرەتاوە گەورەترین کارەکە ئەبێ بیکەین تا توانای ئەوەی هەبێت لە من باشتر لە مامۆستا ئەحمەد باشتر و لە تۆ باشتر کاکسەرکەوت توانای ئەوەی هەبێت فلم بەرهەم بێنێت ئیدیتەرێکی باشی لە دەرچێت گرافیک دیزاینەرێکی سەرکەوتوشی لێ دەرچێت من ئەمە قەناعەتی منە من ئەڵێم ئەمە باشترێکە کە وا تێ بگەم کە لە من زۆر باشی لێ دەرچێت نەک بە شێوازێت فێری بکەم کە هەموو ئەو شتانی من ئەیزانم بێوی نەڵێم لی بشارمەوە یاخۆ کۆمەڵشتی سەرەتایی بێوی لەسەر قسەکەی شەماڵ بوو یا کاک شامل بوو شاملی ڕەخنەی هەبوو لەسەر زمانەکە حەقی خۆتەوە من دڵنیا دەکەمەوە کە تۆ ڕاستەکەی بەڵام بەداخۆ لە بەرێمە کە هەر بم شێوازە دەستمان پێ کردووە زۆر داوای لێبەر نەکەم ئەبووە زۆر بە کورتێکی پەتی قسەمان کردە بەس ئەو ئیشەی من ئەو کارەی من
ئەگەر دانیشم بیکەمەوە بە کورتی پەتی لەوانەیە هەنێک وشە و دەستەواژەی تیابێکە بەڕاستی کەستیان ئەوە زمانەوانێ وێ کەسێکی شارەزای زمان بێت ئەو شانە بدۆزێتەوە بەرەوەی خودی کارەکەی من هەموو زمانی ئینگلیزیە توانراوە پێێتەوە بە زمانی عەرەبیش بەڵام بەداخۆ نەکراوە بە زمانی کوردی چکە زۆر ئێستا هەر بۆ نمونە کاکسەرکۆت لە قسەکانیان باسی چنی ناکات ئێستا خەڵک وازانە کە باسی چنین ئەگەی باسی بابەتی جلدورین و بەس لە ڕاستیاوانە لە ڕاستیە چنین یەکێکە لەو دەستەواژانی کە بەکارهێنرێ بۆ دروستکردنی فیلم لە ڕێگەی مۆنتاژ دەستان خۆش بمش قسەی مامۆستا ئەحمەد گیان بەڕێستان دەستان خۆش بێت ئەمێ لە کۆتاییە بڵێم کە ئەوەی گێتە ناو ئەم بوارەوە نەترسێت بوارێک نییە وا سەیری بکا بڵێ چمە ناو تیارەیەک وەکسەر ئەڵەن وەرە تیارەکە هەڵ بڕێنە چۆن بتوانم تیارەیە بپڕێنم عەشق و خۆشەویستی و بۆ بوارەکە هەبێ زۆر جوان ئەو باتە ناو ئەو بوارەوە و لەگەڵ یا هەر ئەوەی داخڵی یەکێک لە بوارەکانی فیلمسازی بوویت من ناوە خلبوونەوە ئیتر خلە بیتەوە بۆ هەموو بوارەکانی تر و ئیتر یعنی با بڵێن ئەتوانیت زانیاری لەسەر هەمووی کۆکیتەوە کە ئەتوانیت دەوڵەمەند بیت بەعامی فیلمسازی لە بوارەکەی و بەباشی گێتە ناوتەوە ئەتوانی هەدمی بکەیت بۆیە و داواکاریشم هەیە لەو کەسانی کە کۆرس هەڵێنەوە دەستخۆشیان لێکەم ئەمەوێت ئەوەی کە لە توانایانە هەیە و ئەوەی کە ئەیزانن ئەوە بە فێرخوازەکان بڵێن نەک توانایشیان هەبێت وابزانم مامۆستا کوێریش ئاماژەی بەو شتەیە نەک توانایشیان هەبێت و ئەو توانایە خۆی نەگەێنن بە فێرخوازەکان چکە لە کۆتاییە فێرخواز هاتووە ئەوێت فێر بێت ئەوێت ئەو کارە جوانانی بۆ نمونە جەناب پێیکەیت ئەمیش بە هەمان شێوە بێت ئەم کارانە بکات و ڕەنگە تموحی زۆر لەوە زیاتریش بێ زۆر زیاتریش لەوە بکات لەوەش دروست بکات بۆیە ئەوەی ئەیزانیت بەزیاوە بیگێنە بە فێرخوازەکانت دڵنیا بە خۆشت سود لەوە بینیت و فێرخوازەکەش لە هەمان کاتە سود لەوە بینێت کە هەدەفی ئێمە لە وتنەوەی ئەم جۆرە کۆرسانە بە تەنیا دەستان خۆش دەسیەوەش خۆش بابزانم کاک بابان داوایەکیکەی هێڵێ ئایا ناکرێت شار و شارۆچکەکان بگەڕێن لە زانکۆ و دواناوەندیەکان و بۆ باسکردنی گرنگجی سینەما بۆ کۆکردنەوەی زیاتری گەنجان کاک بابانجان ئەلبەتە وا بزانم لە بەشی سینەما لێرە لە سلێمانی کاک ڕێبوارەورامی لێرە وانەیەکی وتەوە باسی ئەوەی کرد کە سینەمای گەڕۆکی دانابوو ئەواندایان نابوو و زۆربەی شار و شارۆچکەکانە گەڕان فیلمیانە برد و هەروانەیەکی تایبەتی هەیە لێرە و باسیەکات بەڵام بەنسبەت ئەوەی ئێمەوە بڕۆین بۆ شار و شارۆچکەکان تۆزێ ئەرکەکە قورسە بێت بۆ ئێمە قورسە بێ و دوایەوە ویستیشمان لەگەڵ یەک دوو جەیەکە پەیوەندیەکی وا بکەینەوە دوای هەنێ لە کێشەکانن بۆ باسەکەم نامێ وەکو گلەی بێ لێرە بەڵام ئەوانە هۆکارن کە ئێمە ناتوانین بڕۆین بەس بۆچی ئەوە ئێمە ئەوەتانێ من وانەکانم ئەو کەسانی کە پەیوەندیەکەن بە بۆنەی ئەم فیلم سازانەوە ئەم پێگەیەوە زۆرێک لەوان لەسەر لاین لەگەڵ منن و لەگەڵ منن زۆر بەشیان ئێستا ئەتوانم بڵێم ئەوەنە زۆرم لێ کردوون لەسەر لاین بووە وەکەوە بۆ لە پۆلا بێ و ڕوبەڕوو سوودم لێ ببینێ کاک بابانجان یەک لەیەکی بچووکم بەس لە تۆ هەیە ئەزانی چەندێ زۆرم لێ کردی وەرە بۆ وانەیە و با دەستکەی بە فیلم وتت من وتم نە مەیخە بەکنە وەرە کاک بابانجان ئێستاش گلەی لێکم نەچووە بچێ وەرە پێشەوە بزانن لەو سەرۆ چۆن فیلمێکی جوانە پێ دروستەکەم تۆ دروستەکەیت بەس من هانتە دەم بەس من واد لێ ئەەکەم ئەبێ ئەو فیلمە دروستکەیت وەرە پێشەوە کاک بابان لە خزمەتام ئازیزان لە کۆتاییە زۆر سوپاسی هەردوو ئازیزمەکەم و زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم کە بەردەوام بە کۆمنتە جوانەکانتان با بڵێن بە سەرنجە جوانەکانتان واتان کردووە کە فیلم سازان بەردەوام لە گەشەیە بێت
لە پێشکەوتنا بێت لە خۆ تازەکردنەوە بێ بەرەو خزمەتی گەورەتر و گەورەتر بەو هیوایی بتوانین ئەو خزمەتەی کە پێشتر چەند ساڵەوە بەرەو شەشەم ساڵەچین لەوە گەورەترکەین و شتی باشتریشکەین. لە کۆتاییە زۆر سوپاسی هەر هەموو لایەکتانەکەم دەستی هەموو لایەک